ئارەڕات میوانداری هەولێری کرد لە یاریگای یانەی میوان. یاریەکە لەسەر یاریگای دووەمی فەڕەنس و هەریری بەڕێوە چوو بەبێ ئامادەبوونی هاندەر. ئەمەش بەهۆی ئەوەی ئارەڕات سزادرا بوو بەوەی یاریەکە لە دەرەوە یاریگای خۆی بێت و بەبێ هاندەر بێت. یانەی ئارەڕات لە سەرەتاوە باڵادەستی خۆی نوان بە سێ لێدانی بە دوای یەک مەترسیان خستە سەر گۆڵی عەبدوڵڵا حەمەدی گۆڵپارێزی هەولێر. لە خولەکیدا سەفین عەبدولخالق توانی دەروازەی گۆڵەکانی یاریەکە بکاتەوە و ئارەڕات بە گۆڵی یەکەم پێش بخات. دوای شەش خولەک دلۆڤان شینۆ ئەنجامەکەی بۆ ئارەڕات دوو هێندە کرد بە لێدانێکی جوان. لە دوو حاڵەت یاریزانانی هەردوویانە ناڕەزاییان بەرامبەر نابژوان دەربڕی بەهۆی ئەوەی لێدانی سزای بۆ ئەژمار نەکردن. ئارەڕات باشتر یاری دەکرد و چاوی لە گۆڵی زیاتر بوو. نیوەی دووەم هەولێر زیاتر کۆنتڕۆڵی تۆپی کرد بەڵام بە ئاسانی نەدەگەیشتە نێو هێڵی سزای ئارەڕات، هەر بۆیە لێدانەکانی زیاتر لە دەرەوە هێڵی سزا بوو. ئارەڕاتیش بە هێرشی هەڵگەڕاوە زۆرترین مەترسی دروست کرد بوو. گۆڕانکاریەکانی عەبدوڵڵا مەحموودی ڕاهێنەر هیچی بۆ تیپەکە وە بەرنەهێنا. نەوزاد ساڵحی ناوبژوان دوای 90 خولەکی کاتی ئاسایی و 4 خولەکی کاتی زیادکرا و فیکەی کۆتایی یاریەکەی لێدا و ئارەڕات بە دوو گۆڵی بێوەڵام سەرکەوتوو بوو. بۆیە هەموو هەوڵێکی ڕانێنە هەنانێکی چڕمان کرد مەکانمان بەڵام سپاس بە خوارەچارێکی یەکەم توانیمان ئەوە زۆر باش دەستپێکی کرد. یاریەکی زۆر باشمان کرد و ئینشاڵڵا ئەو دەدەین کە خۆمان بگەینە ڕزبەندی یەکەم و لە جەولەی یەکەم بۆ لە جەولەی دوورکەوینەوە لە ڕزبەندی. هەولێر بە 13 خاڵ دابەزی بۆ خانەی 12 ڕیزبەندی و ئارەڕاتیش بە 20 خاڵ چووە خانەی چوارەم. لە دوای یاری ئەم قۆناغەش هەردوویانە لە هەولێر یاری دەکەن. هەولێر ڕوبەڕووی پێشمەرگەی سلێمانی دەبێتەوە و ئارەڕاتیش بە برایەتی دەگات. هەولێر بەو شکستەی تووشی هات ئەنجامە خراپەکانیشی لە خولی نایەبی کوردستان وای کردووە لە پلەکانی دواوە نزیک بێتەوە. ئارەڕاتیش بە سەرکەوتنی لە پلەکانی پێشەوە نزیک بۆ و چاویشی لەوەیە جارێکی تر بگەڕێتەوە پێشەنجی ئەگەر لە قۆناغی یەکەمیش نەبێت لە قۆناغی دووەم. حوسێن محەممەد کەناڵی پێیان هەولێر.